سوێت هەر کەسێک کە تورکیا داوای بکە ڕادەستێکاتەوە یان سوێدیش لای خۆی و پرۆسەیەکی خۆی هەیە بۆ ئەوەی دڵنیابێتەوە ئەم کەسانە تاوانبارنیاننا. پرسیارەکەی منەوەیە کە سوێد لای خۆی وەکو حکوومەت چ پرۆسەیەکی هەیە بۆ ئەوەی دڵنیابێتەوە لەوەی کەوا کەسێک تاوانبار نەبێت ڕادستی نەکاتەوە یاخود تاوانبار مەبەستم بەو شێوەیە کە لای تورکیا بۆ نمونە ئەگەر تۆمەتێکی لەسەر ساغ نەبوو بێتەوە بە بەڵگە. نا لە ئێرەکان قانون وەکو ڕۆژهەڵاتی ناوین نییە. قانون لە دەستی قانوندارانە لە دەستی سیاسەتمەداراندا نییە. ئێمە قانون دادەڕێژین وەرە ئیجرای قانون لە دەستی دادگا و دادستان و ئەوەدایە. جا لەبەرەوە ناتوانن لێرەکانە هەر کەسێک تەحویل بدەنەوە بە هیچ ڕژیمێک. بەڵام بڕاستە دەوێ مشکلەکەی ئەسڵی من خۆم ئەوە نییە کە ئێمەمانان ئیقامەمان هەیە. مشکلەکەی من ئەوەیە ئەو ئینسانانەی کە ئیقامەیان نییە کە ئەو تۆهمەتانەیان لێدراون. ئەم سیستمە چۆن دەبێ سەپۆرت و پارێزگاریکە لە ئەوان. من ئەوە نامەم نووسیوە دوێنەکە بۆ ئامنەستی کە دانیشتنیان لەگەڵکەم کە بەشێکم لە تەریقی ئەوەیە ئامنەستی و هومان ڕایت مەواش و ئەوانە کە داوا بکەن جارێ و 4 کەسیان ناردوێتەوە هەفتەی پێش و بزانین ئەوانە چیان. کەسی ناردۆتەوە تاوەکو ئێستا؟ بەڵێ 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 پرۆسەکە بە عەمەلی دەستی پێکردووە. ئەرێ بەڵام یەکدان من بۆ خۆم پێم وابێ ئەوان درۆ دەکەن لەگەڵ ڕۆژنامەکانی سوئێد وەزارەتی دادگستەری وەزارەتی داد دەڵێن ئەوانە کەسانێک بوون کاری بەم ئەمە نییە. وەلێ من نووسیومە ئەمڕۆکە لە ڕۆژنامەیەکدا هینیەتۆ بۆریش پۆستی ناوە دەڵێم ئەی ئەمانە ئەگەر بووە تایستە نەدراونەتەوە بووە وەختێک هەر ئەو ڕۆژە ئەدرێنەوە کە لە مادریت ئەو پەیمان نامە ئیمزا دەکردرێن جێگەی باوەڕ نییە. بۆیە من دەمێ بە دواتچوونەوە بچێت و داوا بکرێت کە ناوەکانیان بدەن و بزانین ئەم ئینسانانە چێن. من خۆم ڕاست دەبێت باوەڕ ناکەم نە بە سیستمی سوئێد نە بە دەوڵەتی سوئێد لە مقابل تورکیەوە بۆ دەنگی ناتۆ هەموو کارێک دەکەن باوەڕکە هەموو ئەو 4 کەسێک کە نێردراونەتەوە بۆ تورکیا نێردراونەتەوە؟ بەڵێ 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 ئەوە دوێنێکە لە ئەکسپرسندا کە ڕۆژنامێکی گەورەی سوئێدا زەنگیان لێداوە. ئەوڵ باوە بێژم کە 4-5 ڕۆژ لەوە ڕۆژنامەکانی تورکیە نووسی من زەنگم لێدا بۆ جەماعەتێک لە سوسیال دموکراتی کوتیان نا ئەوە پرۆپاگاندایە وەلێ پرۆپاگاندا نیە. ئێستا خودی وەزارەتی دادگستەری ئێرە کوتێتی ئەرێ وەلێ ئەوانە جوزی ئەو لیستە نەبوون. تۆ بزانە هەر لیستی خۆیانیان هەیە و نازانین کێشن. هەر کەس بێ لە وڵاتی سوئێد بە ئەوە بزانن کە دوودانە ئیمامی داعش بوون یعنی ئیسلامیستی ئەوەی کە لەگەڵ داعش بوون لەگەڵ ئیسیس ئەوانە هاتنە سەر ئەوەی بیان نێرنەوە. بەڵام دەوڵەت و ڕۆژنامەوان و تەواوی ئەم سیستمی سوئێد لە پشتیان بوو کوتیان ئێمە ئەوانە نانێرینەوە شاید لە زیندانی بترێن. کوتم ئیمامێک کە ئیسلامیە لە هیچ کوێک زیندانی ناکردێت لەمێ ڕۆژهەڵاتی ناوین ئەوانەیان نەناردەوە. باشە بۆ ئەوەی کە لە قانونی ئەساسی سوئێددا ئەوەیە هیچ کەس ناتوانانی بنێردرێتەوە بۆ ئەوەی کە زیندانی بکردرێت. پەزێسە ئەم کەسانی ناردراونەتەوە چی ئەمانە چیان بەسەرهاتووە معلومە کە لە زیندانی تورکی